دڵ بخوێنەوە کاتتان باش بۆ ماوەی دوو کاژێرە گربوونەوەی گەنجانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستان بۆ پشتگیری لە خۆپیشاندانەکانی شاری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان بەردەوامە. ئێستا گەنجان لێرە بە چەندین دروشمی جیاواز کۆبوونەتەوە دەیانەوێت پەیامی خۆیان بگەێنن بۆ خۆپیشاندەرانی شاری مەهاباد لە ڕۆژهەڵاتی کوردستان. من دەمێ ڕاستەخۆ بچمە لای گەنجەکان و بزانم ئەوان پەیامیان چییە بۆ خۆپیشاندەران لە شاری مەهاباد. تۆ گەنجێکی ڕۆژئاوا چۆن پشتگیری خۆت بۆ خۆپیشاندەرانی شاری مەهاباد دەخێڕ؟ ده 1946 دا مهاباد کۆمارە مەهاباد ئەعلان کرد. هەرکو ناوێ مەهاباد دەبیزن هەستا مە بنەتەوەی ڕادبێ مەهاباد دیرو دیسا سەرێ خۆڕا کردە. ئەم هاتنە لێ دەرێ پشتگیریش بۆ مەهاباتێ بکەن و بێژن مەهاباد تو نەبتەنەی مەهاباد هەموو کوردستان گەلتەیە، چ کۆبانەیە چ ئامەدێ چ هەولێرێ چ زاخ و چ دهۆک هەموو کوردستان لەگەلتەیە مەهاباد. تۆ کچێک بۆچی هاتووی بۆ ئێرە وەکو کچێکی ڕۆژئاوا؟ ئەم هاتنە vê derê ji bo em bêjin ferînaz nebteneye kes nikane destê xwe dirêja jina Kurdan bike û çi kobanê û çi mehab em hemû yekin dijminê me yeke û xûna me yeke. تۆ وەک کچێکی ڕۆژئاوا بۆچی هاتووی بۆ ئێرە ئەو دروشمە چیە بەرزت کردوێتەوە؟ دixwazim bêjim rehma xwe dil ferînaz be lê ferînaz nemir dilê hemûman de dijît. Ême hemûman wek keçik Kurd hemûman ferînazin û mehabat bi tenê niye kobanî ji min jî wekû keçekî Kurd wekû keçekî kobanî dibêjim mehabat bi tenê niye hemûman mehabatin û pîrozbayî li şoreşa mehabatê û rojhilatê tevayî dikim. بەڕێ دڵ بخوێن گەنجێکی زۆر لێرن لە ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستانەوە دەیانەوێت قسەی خۆیان بکەن. تۆ وەکو کەسێک وەکو کوردێک بۆچی هاتی بۆ ئێرە؟ خدای وەک ئەز هونەرمەندێک ینی بناوێ هونەرمەندا بێژم ئەبزین بەس نە لێرێ تەنێ بن نە ئەز کوردێ مەیل ئۆروپا هەموو ڕابن برا بزانبن مەهابات نەبتەنەیە وەختێ سەورا قازی محەممەد نەبتەنێ بوو ئەو ڕۆژی نەبتەنەیە چ کۆبانی دەبێ ئامەد دەبێ هەولێر دەبێ ئەم هەموو دەبێژن بژی سەر هەلدانە مەهاباتێ و مەهابات نەبتەنەیە ئەم خووناخوا بجانێخوا دەبێژن بژی بەرخدانە مەهاباتێ سپاس. دەمێ بچمە لای چەند گەنجێکی دیکە. تۆ ئەم دروشمە چیە بەرز کردوێتەوە و ئەم دروشمەت بۆ بەرز کردوێتەوە؟ ئەس کە کوردێکی ڕۆژئاوامە ئەس دەبێژم و چاوە شەڕێ شۆرەشە ڕۆژئاوادا کو ڕۆژهەلات بمەڕە سەکنی ئەم ji hîro bara sekinî kobanî bi te re ye ku çawa me nîzama Besî ji axa Kurdan hanî der û înşallah wê ew jî ji axa rojhilatê bîne der. Hêviya min hemû xortê Kurd hene ku em tevayî bi yek bin û partî me bi yek bin ku em dixwazin yekbûnek çêbê ku em êdî dewlet bin. من دەمێ بچمە لای گەنجێکی ڕۆژهەڵات دڵ بخوێن دیارە وەکو باسم کرد گەنجانی ڕۆژهەڵات و ڕۆژئاوای کوردستان لێرن بەڵام ئێستا تەنها گەنجانی ڕۆژئاوا لێرە ماونەتەوە گەنجانی ڕۆژهەڵات چوونەتەوە تەنها گەنجانی ڕۆژئاوا لێرن. بۆیە دەمەوێت ئەگەر بتانەوێت من قسە لەگەڵ زۆرترین گەنجی ڕۆژئاوا بکەم ئێستا تەنها گەنجانی ڕۆژئاوا بەردەوامیان بەگربوونەوە کە داوە.